پرۆژەی کتێبخانەی دەنگی هاوکاری کتێبی ڕاستییەکی وونبوو لە نوسینی فەرمان عەزیز نەجار خەرابەیی تیراژ 1000 دانە چاپی یەکەم هەولێر 2010 لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی 2446 ساڵی 2010 پێدراوە لە خوێندنەوەی دەشنێ عومەر کاری مۆنتاژ ڕێبین کازم سەرپەرشتیاری پرۆژە خەیرۆڵا نێعمەت ناوەڕۆک بەشی یەکەم بزوتنەوەی فێمینیزم خۆناغەکانی دروستبوونی فێمینیزمی جەندەری مەترسی فکری جەندەر بۆ مرۆڤایەتی زاراوەی جەندەر ئەرک و ماف بەشی دووەم ڕاپرسی ڕێکخراو و سەنتەرەکان تا چەند خزمەتیان کردووە ئامانج و پیلانەکانیان کۆمەڵگایەکی بۆ گەن و دواکەوت و وێرانکردنی کۆمەڵگا بەبیر و بۆچوونە شازەکانیان بێڕێزی بەرامبەر بە دایک و باوک و کەسی گەورە ڕێخۆشکردن و هاندان بۆ تەلاق سەرهەڵدانی قەیرەیی ڕێخۆشکردن و هاندان بۆ کاری بەدرەوشتی و لەشفرۆشی بەرپاکردنی دژایەتی لە نێوان نێر و مێ ڕێخۆشکردن بۆ سووتان و ژنکوژی پێشێلکردنی مافی ئافرەت و چەوساندنەوەی دژایەتیکردنی ئیسلام دژایەتیکردنی مامۆستایانی ئاینی بەرهەمە چاپکراوەکانی تری نووسەر 1 ناوە جوانەکانی خوای گەورە بە بەڵگەی قورئان و سوننەت 2 هۆکارە بە سوودەکان بۆ ژیانێکی ئاسوودە 3 زایاڵی شادی 4 لاوان کاتی نەهاتووە بگەڕینەوە 5 کێ دەکەی بە هاوسەری ژیانت 6 ئاوێتی دڵ ئەلفەوائید 7 خۆشەویستی خوێندنەوەیەکی شەرعیانە و سەردەمیانە 8 ڕێبەری نوێژەکان 9 تەمەنی زێڕین بە فیڕۆی نەدەین 10 ڕاستییەکی وونبوو ئەم کتێبەی بەردەستە زنجیرە چیرۆکی ڕاستەقینە پێکهاتووە لە 10 چیرۆک 1 کاسێتێکی ڤیدیۆ ژیانی لێتاڵ کردم 2 گەنجێک ئەبڕووی پاراستم 3 ڕۆڵە شیرینەکەم 4 سارا دوای 22 ساڵ لە گوناه و تاوان 5 خۆی و خێزانی دۆڕاند 6 چی بچێنی ئەوە دەدووریەوە 7 سێ کورتە چیرۆک 8 مۆبایلی ژیانی لێتاڵ کردم 9 خوشکم بۆ ئابڕوت بردم 10 دابوونەریت بەرەو گۆڕی بردم پێشەکی نووسەر خوێنەری بەڕێز لەم نامیلکێدا پەردە هەڵدەماڵم لەسەر ڕاستیە کە لە ناو خەڵکی وونبوو شاراوەیە ئەویش ئامانج و پیلانی فێمینیزمی جەندەریە ئەو کەسانی بە قسەی زلیان تەنها ئەوانن پاڵەوانی گۆڕپانی مافدان بە ئافرەت وا خۆیان پێشان دەدەن ئەوان تاکە داکۆکی کاری مافی ئافرەتانن کەچی لە ڕاستیدا ئەوان سەرچاوەی هەموو کێشەیەکن بۆ کۆمەڵگا بە تایبەت بۆ ئافرەتان ئەوان کاسبیەکان لەسەر ئەوەی قسەی زل بکەن و بازرگانیەکی زیاتریان دەستکەوێت لە ڕێگای قسە ڕازاوەکانیان بۆ ئافرەتان بۆ ئەوەی ڕەش و سپی لە یەکتر جیا بکەینەوە بۆ ئەوەی ئەو جەندەریانە بە تەواوی بناسین هەڵسان بەم لێکۆڵینەوەیە لەسەر ئامانج و پیلان و کارەکانی ئەو فێمینیزمی جەندەریانە بە تایبەت جەندەریەکانی کوردستان و پەردە هەڵماڵین لەسەر ڕوخساری شاراوەیان دوای چەند ساڵێک لە ماندووبوونێکی زۆر بە بەڵگە بۆم دەرکەوت کاری ئەوان تەنها پارە پەیداکردن و بازرگانی کردنە لە ڕێگای ئافرەتانەوە گیرفانگەرمکردنی خۆیان و هیچی تر شێواندنی کۆمەڵگا و کێشەنانەوە بۆ ئافرەتان تا زیاتر کاریان دەستکەوێت ئافرەتان ڕوویان تێبکەن نووسەر 1/2010 ئەم کتێبە پێکهاتووە لە 2 بەش بەشی یەکەم باز لە مێژووی ئەو کەسانە دەکات کە بەناو داکۆکی لە مافی ئافرەت دەکەن واتە فێمینیزمی جەندەری باز لە قۆناغەکانی دروستبوونیان ئەکات و ئامانج و پیلانەکانیان شیکردنەوەی بەڵگەنامەکانیان بەشی دووەم باز لەو فێمینیزمە جەندەریانی کوردستان دەکات ئەوانی بەناو داکۆکی لە مافی ئافرەت دەکەن چۆ کێشە کۆمەڵایەتیەکان هەمووی لە ژێرسەری ئەوانەوەیە بە بەڵگەوە دەیسەلمێنێ کە ئەوان هۆکاری سەرەکی بوونە بۆ تێکدانی خێزانی کوردی بەشی یەکەم بزوتنەوەی فێمینیزم قۆناغەکانی دروستبوونی فێمینیزمی جەندەری مەترسی فکری جەندەر بۆ مرۆڤایەتی زاراوەی جەندەر ئەرک و ماف فێمینیزمی جەندەری بزوتنەوەی فێمینیزم فێمینیزم لە بنەڕەتدا وشەیەکی فەڕەنسیە و ڕیشە لاتینیەکەی فێمینان بە مانای ژن ومان وەرگیراوە شێوەی پێناسەکردنی موشەیە لە زمانی ئینگلیزی فێمینین و لە زمانی فەڕەنسیشدا فێمینینە ئەوە تەرجەمەی وشەی فێمینیزمە بەڵام ئەگەر ئێمە بمانەوێت لە بزوتنەوەی فێمینیزم حاڵی بین دەبێت بگەڕینەوە بۆ مێژووی دروستبوونی فێمینیزم ئامانج و کارەکانی فێمینیزم دروستبوونی بزوتنەوەی فێمینیزمی جەندەری بە چەند قۆناغێک تێپەڕبووە تا دروست بووە و خۆی بەهێز کردووە قۆناغەکانی دروستبوونی فێمینیزمی جەندەری فێمینیزمی لیبراڵ فێمینیزمی ڕادیکاڵ فێمینیزمی جەندەری بەگشتی دەتوانین خاڵی سەرهەڵدانی فێمینیزم بگەڕێنینەوە بۆ سەدەی 18 بە تایبەت دوای شۆڕشی گەورەی فەڕەنسا بەڵام ئەگەر ورد بینەوە لە مێژووی فێمینیزم دەبینین بە 3 شەپۆل دابەش دەکرێن شەپۆلی یەکەم فێمینیزمی لیبراڵ
بزوتنەوەی فێمینیزم لە سەدەی 19ەم بە باڵی لیبراڵی دەستی پێکرد و داوای چاکسازیکردنی بارودۆخی ئافرەتیان لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووریەوە دەکرد و بانگەشەی یەکسانیەتی واقعیان کرد وەک یەکسانی لە دابینکردنی هەلی کارکردن و کرێی مانگانە و بواری خوێندندا. فێمینیزمی لیبراڵی گرنگی تەواوی بە تایبەتمەندیەکانی ئافرەت و لایەنی بایۆلۆژی دەدا، باسییان لە چاکی سازیکردنی چۆنیەتی کارکردن و مناڵبوون و مۆڵەتی دایکایەتی و پەروەردەکردنی منداڵان دەکرد. ئەوانی کاریگەریان هەبوو لەسەر ئەو شەپۆلە مێری وۆڵستۆنکرافت بە نوسینی کتێبی حەقانیەتی مافەکانی ژن کاریگەریەکی سەرەکی لەسەر ئەو شەپۆلەدانا. لە دوای ناوبراوە جان ئیستوارت میل بە هاوکاری هاوسەری یەکەمی هێری تیلور کتێبی بەستراوەیی ژنان لە ساڵی 1869 دەنووسێ کە ئەو کتێبەش کاریگەریەکی بەرچاوی لەسەر ئەو شەپۆلە جێهێشت. دەکرێت بڵێن کە لە بنەڕەتدا هزری لیبرالیزمی کلاسیک هۆکاری سەرەکی سەرهەڵدانی ئەو شەپۆلە لە قەڵەم دەدرێ. لە کۆتایی ئەم قۆناغەدا دەبینین فێمینیزمی ڕادیکاڵەکان سەرهەڵدەدەن و باڵادەستر دەبن چونکە دەسەڵاتیان ئەبێ لە ناو دام و دەستگاکان. شەپۆلی دووەم فێمینیزمی ڕادیکاڵ. فێمینیزمی ڕادیکاڵی لە نیوەی دووەمی سەدەی 20ەمدا تاوەکو کۆتایی هەفتاکانی ئەو سەدەیە بەردەوام بووە. فێمینیستە ڕادیکاڵەکان بنەمای کارەکانیان لەسەر ئەو بیرۆکەیە بنیاد ناوە کە دەڵێت پەیوەندی نێوان ژن و پیاو لەسەر هێزێک دروست بووە کە دەست و بازووی پیاو تێیدا زاڵە. باڵی ڕادیکاڵی زۆر جەختیان لەسەر جیاوازیەکانی نێوان ژن و پیاو هەروەها پەیوەندی نێوانیان و ئاسەواری ئەو پەیوەندیە لەسەر ئافرەت دەکرد. ئەندامە چالاکەکانی ڕادیکاڵی کۆک بوون لەسەر ئەوەی کەوا کێبڕکێیەکی چینایەتی و ڕەگەزی و جەندەری لە نێوان ژن و پیاودا هەیە، پێویستە ئەو چینایەتیە بە تەواوەتی تێک بشکێنرێت. فێمینیزمی ڕادیکاڵی پیاوانیان بە بەرپرسیاری یەکەمی چەوساندنەوەی ئافرەتان دەزانی و دەڵێن ئەو هەموو توندوتوی ژیە جەستەییانەی دووچاری ئافرەتان دەبێتەوە بەهۆی هێزی بایۆلۆژی پیاوانەوە بووە، ئەمەش ئافرەتی کردووەتە پاشکۆ بۆ پیاوان. تێڕوانینی فێمینیستەکان بۆ پەیوەندی نێوان ژن و پیاو بریتیە لە تێڕوانینێکی دژایەتی و ململانێ لە نێوان ئەو دوو ڕەگەزەدا کە لایەنێکیان واتە ژن هەموو هێزێکی بەهۆی کۆمەڵگەوە لێ سەندراوەتەوە، لایەنی دووەمیان واتە پیاو ئەو هێزەی پێدراوە. فێمینیستیە ڕادیکاڵەکان خێزان و کۆمەڵ بە هۆکاری یەکەمی دواکەوتووی و بێهێزی ئافرەت دەزانن. ڕادیکاڵیەکان دەڵێن پێویستە هەندێک چەمکی کۆمەڵایەتی ڕێشەکێش بکرێت وەک چەمکی نێرینە و مێینە. دەڵێن پێویستە چەمکە بە تەواوەتی لەناو بچێت تاوەکو بتوانین زاڵ بین بەسەر پۆلێنکردنەوەی کۆمەڵگا لەسەر بنەمای ڕەگەز. پاش ئەوە چینەکانی کۆمەڵگا بە شێوەیەکی نوێ دابڕێژرێتەوە. ڕادیکاڵیەکان زۆر گرنگیان بە نەهێشتنی خێزان دەدا، لەلای ئەوان ئەو شانە خۆشەویستی، هاوسەرێتی، پەیوەندی نێوان ژن و پیاو، مناڵبوون، دایکایەتی کۆمەڵەوشەیەکی بێزراوە لە فەرهەنگی ئەواندا. بەگشتیم کۆمەڵە چەمکە لە دەرەوە ناوەی خێزاندا ڕەت دەکەنەوە. بەم جۆرە تا ڕادەیەک پاشەکشیان لە بەرپرسایەتی خێزان لە دواکەوتووی ئافرەت کردووە. بڕوایان وابوو هەریەکە لەو چەمکانە هۆکارێکی گەورن بۆ دواکەوتووی ئافرەت. ئەوانی کاریگەریان هەبووە لەسەر ئەو شەپۆلە سیموندی بوفوار بە نوسینی کتێبی ڕەگەزی دووهەم لە ساڵی 1949 و هەروەها بێتی فریدن بە نوسینی کتێبی ژنی هەڵخەڵەتاو لە ساڵی 1963 کاریگەریەکی بەرچاویان لەسەر هاتنە ئارای ئەو شەپۆلەدانا. خات و سیموندی بوفوار نووسەرێکی فەڕەنسیە لە ساڵی 1970 لە پاریس لەدایک بووە. لە خانەوادەیەکی زەنگین بوونە، باوکی پارێزەر بووە، هەموو سەروەتەکەی لەدەست داوە لە جەنگی جیهانی یەکەم. دایکی ئەو خوشکەکەی پەروەردە کردووە لەسەر دینی نەسرانی لەسەر بنەماکانی کاتۆلیکیە. برهمكاني رواية المثقفون، الجنس الآخر، المرأة بين الحب والزواج، نموذج المرأة الحديثة، خلق الغموضة. شەپۆلی سێیەم فێمینیزمی جەندەری. فێمینیزمی جەندەری لە ساڵی 1990 دەستی پێکرد. تا ئێستا ئەوانەی دەوری باڵایان بینیوە لەم شەپۆلە میشێل فۆکۆ و ژاک دریدا بوون. جەندەریەکان بانگەشەی هاوشێوەبوون دەکەن و هەموو جۆرە جیاوازیەک لە نێوان ژن و پیاودا ڕەت دەکەن بە جۆرێک کە جەنگیان بەرامبەر بە سروشتی بایۆلۆژی ئافرەت ڕاگەیاندووە. بڕوایان بە هیچ جۆرە جیاوازیەکی بایۆلۆژی و کۆمەڵایەتی نێوان ژن و پیاو نییە، بەڵکو دەڵێن تەنانەت هێزی جەستەی و بازووی پیاو بەهۆی پەروەردەی کۆمەڵایەتیەوە دروست بووە. ئەو پێشنیارانەی فێمینیزمی جەندەری بۆ زاڵبوون بەسەر جیاوازیەکانی نێوان ژن و پیاو هێنایانەکایەوە بریتیە لە دووبارە دابەشکردنەوەی ڕۆڵ لە ڕووی کۆمەڵایەتی و کلتوری و سیاسیەوە لە نێوان ژن و پیاودا. لە تاوتوێکردنی استراتیژی جەندەریەکاندا ئەوە بەدی دەکرێت کە پیاو وەک ستاندەرێک بۆ کاری ئافرەتان دانراوە، واتە ژنە ڕۆڵی پیاو ببینن یان بە مانایەکی تر بە تەواوی ببن بە پیاو، کەواتە لە ژیانی کۆمەڵایەتیدا ڕۆڵی مێینە نامێنێت.
هەموو کارەکانی مێینە بە کەم دەزانرێت. لە بەرامبەر ئەمەشدا هیچ گۆڕانکاریەک لە ڕۆڵی پیاودا نابینرێت. دەرەنجامیش ئەوەیە ژن ببێتە پیاو، پێویستە قوربانی بە هەموو تایبەتمەندیەکانی خۆی بدات و لایەنی سۆزداری و جنسی بە تەواوی پەرامۆش بکات. مەترسی فیکرەی جەندەر بۆ مرۆڤایەتی. فکری جەندەر مەترسیەکی زۆر گەورەیە بۆ سڕینەوەی یاسای مرۆڤایەتی لەسەر ڕووی زەوی. جەندەر مەترسیەکی زۆر سامناکی لە ناوخۆی حەشارداوە، بۆیە دەبێت هەموو لایەکمان لە مانە و ئامانجەکانی فیکری جەندەر ئاگادار بین. ئەو کەسانی ئێستا بەناو داکۆکی لە مافی ئافرەتان دەکەن و ئەو سەندەر و ڕێکخراوانی ئێستا دامەزراون بەناو داکۆکی لە مافی ئافرەتان هەمویان لە قۆناغی کۆتایی فێمینیزمی جەندەری دانا، واتە جەندەرین و داوای یەکسانی جەندەری دەکەن، کەواتە با بزانین جەندەری چییە. تێبینین ئەو سەندەر و ڕێکخراوانی لە کوردستان هەن فکرە و ئامانجی فێمینیزمی جەندەریان هەیە، هەموو هەوڵ و تێکۆشانیان بۆ ئەوەیە فیکرەی جەندەری لە ناو ئافرەتان و کۆمەڵگەی کوردستان بڵاو بکەنەوە. زاراوەی جەندەر. جەندەر وشەیەکی ئینگلیزیە و لە ئەسڵدا لاتینیەوە بە مانای جۆری کۆمەڵایەتی دێت. هەوڵ دەدرێت لە جیاتی هەردوو وشەی نێرومێ جەندەر بەکار بهێنرێت. وشەی جەندەر بۆ یەکەم جار لە بەڵگەنامەی کۆنگرەی دانیشتوانی قاهیرە هاتووە لە ساڵی 1994. ئەو وشەیە لە 50 شوێنی بەڵگەنامەکە هاتبوو. لە بەڵگەنامەی کۆنگرەی جیهانی پەکینیش ساڵی 1995 ئەو وشەیە لە 233 شوێنی بەڵگەنامەکە هاتبوو. ماناکەشی بەنقەس ڕوون نەکرابوویەوە. بەڵام توێژەرەوانی بواری کۆمەڵناسی ڕوونی دەکەنەوە کە مەبەست لە جەندەر ئەوەیە کە جیاوازیە بایۆلۆژیەکانیش چ جێ جیاوازی تر لە نێوان نێرومێدا نەهێڵێت و بگاتە ئەو ئەنجامی کە مرۆڤ مەرج نیە هەتا سەرمێ بێت یان نێر، بەڵکو دەتوانێت ڕەگەزی خۆی بگۆڕێت. جەندەریەکان بۆیە وشەی جەندەر بەکاردەهێنن تاکو وشەی نێرومێ لە هەموو فەرهەنگی مرۆڤایەتی بسڕنەوە. ئەگەر ئەو پیلانەیە سەر بگرێ ئەو کاتی یاسای سەرزەوی هەمووی تێک دەچێ، چونکە ئەگەر نێرومێ نەما ئەو کاتی جەندەر دێتە شوێنی نێرومێ و ڕەگەز نامێنێ. ئیتر مەرج نییە هەر ژندایک بێت یان خێزان، بەڵکو پیاویش دەبێت ببێت بە دایک و منداڵی ببێ. خێزان مەرج نییە هەر بمێنێ و ئەگەر مایەوەش مەرج نییە بە زەواج بێت و مەرجیش نییە تەنها ژن و پیاو بەیەکەوە پێیان بگوترێت خێزان، بەڵکو ژن و ژنیان پیا و پیاویش پێی دەگوترێ خێزان. ئیتر شەرعیەتدان بە نێربازان و هەوڕەگەزەکان و گەڕانەوەی سیستەمی مناڵی تەبەنی هەروەها دروستکردنی گیانی ڕکابەری و دژایەتی لە نێوان هەردوو ڕەگەزی نێرومێ لە جیاتی و خۆشەویستی و سۆز، هەروەها مانای جەندەر سەردەکێشە بۆ نەهێشتنی ڕۆڵی باوک لە خێزان و بگرە هەڵوەشانەوەی یەکەی خێزان و بانگەشەکردن بۆ ئەوەی ژن خاوەنی جەستەی خۆیەتی چۆنی پێباشەوای بەکاردێنێت کە ئەمەش هاندانی بەرەڵاییە و شەرعیەتدانە بە مناڵ لەباربردن و هەروەها جەندەریەکان گومان دەخەنە سەردین و لە دڵی ژنان و کچانوانیشان دەدرێت کە ئاین ڕێگرە لە یەکسانی و ئازادی و باس لە مەسەلەکانی قەوام و میرات و شایەدی و فرۆژنی و حیجاب و هتت دەکرێت. ئەرک و ماف. هەموو یاساکانی دنیا دامەزراوە لەسەر ئەرک و ماف. ئەگەر دەست بە یەکێکیان بگرین و یەکێکیشیان بەردەین ئەو کات ژیان تێک دەچێ. بۆ نمونە فەرمانبەرێک لە کۆمپانیایەک دامەزراوە ئەرک و مافی خۆی هەیە. کاتێک دامەزراوە پێیان ڕاگەیاندووە کە ئەرکی تۆ داوامکردنە لە کاتژمێرنەوەی بەیانی تاسەی ئێوارە. ئەگەر ئەرکی خۆت بەجێهێنا ئەو کاتی مافی خۆت پێدەدەین کە $300. هەموو شتێک لەم دنیای ئەرک و مافی خۆی هەیە، بەڵام جەندەریەکان چونکە ئامانجیان تێکدانی یاساکانی ژیانە بۆیە هەرگیز باسی ئەرکی ئافرەت ناکەن. بیر بکەوە و لەمە دوا بڕوانە بزانە هەرگیز گوێت لەو کەسانە بووە کە بەناو داکۆکی لە مافی ئافرەت دەکەن باسی ئەرکی ئافرەت بکەن. ئەوانە چەندین ئامانجی زۆر ترسناکیان هەیە کە هەوڵی چەسپاندنی دەدەن. ئەو کۆنگرە جیهانیانەی باسی مافی ئافرەتی تیاکراوە. یەکەم کۆنگرەی جیهانی یەکەمی دانیشتوان لە بوخارست ڕۆمانیا بەسترا لە ساڵی 1394 هیجری 1974 میلادی. دووەم کۆنگرەی جیهانی بۆ ئافرەتان لە مەکسیکۆ لە ساڵی 1395 هیجری 1975 میلادی بەسترا. سێهەم کۆنگرەی جیهانی نەتەوە یەکگرتووەکان بۆ ئافرەتان لە کۆپنهاگن بەسترا لە ساڵی 1400 هیجری 1970 میلادی. کۆنگرەی دەولی دانیشتوان لە مەکسیکۆ بەسترا لە ساڵی 1404 هیجری 1984 میلادی. دەورەی دژی توندوتیژی ئافرەت لە نیویۆرک بەسترا لە ساڵی 1404 هیجری کە ئەکاتە 1984 میلادی. کۆنگرەی جیهانی ئستعراض وتقييم عقد الأمم المتحدة للمرأة لە بنیروبی بەسترا لە ساڵی 1405 هیجری 1985 میلادی. کۆنگرەی نەتەوە یەکگرتووەکان بۆ ژینگە و گەشەپێدان لە ڕۆدیۆ جانیرۆ بەسترا لە ساڵی 1412 هیجری 1992 میلادی. کۆنگرەی نەتەوە یەکگرتووەکان بۆ مافی مرۆڤ لە ڤیەنا بەسترا لە ساڵی 1413 هیجری 1993 میلادی.
کۆنگرەی دەولی دانیشتوان و گەشەپێدان لە قاهیرە بەسرا لە ساڵی 1440 هیجری 1994 میلادی. کۆنگرەی نەتەوەی گرتوەکان بۆ گەشەپێدانی کۆمەڵایەتی لە کۆپنهاگن بەسترا لە ساڵی 1415 هیجری 1995 میلادی. کۆنگرەی چوارەمی دەولی تایبەت بە ئافرەتان لە بەکین بەسترا لە ساڵی 1416 هیجری 1995 میلادی. ئەو سەرچاوانەی بۆ ئەم بەشە سوودم لە بینیوە کورتەمێژوویەکی فێمینیزم و چەندلایەنێکی وەرگەر شنۆ مێهرپەروەر، ژنان و بزوتنەوەی فێمینیستی کەژاڵ عەلا، شەپۆلەکانی فێمینیزم باران ڕۆژهەڵات، قۆناغەکانی فێمینیزم فەریبە، جەندەر وەک مۆدێلێکی نوێی فێمینیزم هەتاو محەممەد ساڵح. ئایا حکوومەتی هەرێمبیری لەو دروشمە کردوتەوە؟ بەڵێ بۆ یەکسانی جەندەری نابۆ تونند و تیژی پارێزەر زانا ڕۆستایی. اتفاقية سيداو في منظور الشريعة الإسلامية دكتور تيسير الفتياني. الجندر المفهوم والغاية دكتورة نورة سعد. الجندر المنشأ المدلول الأثر دكتور مسنى أمين نادر وكاميليا حلمي محمد. الجندر بين المصطلح والنظرية دكتورة عالية فرج الكردي. الجندر مفهومه أهدافه دكتور حسن بن محمد علي شبالة. الفيمينيزم الأبعاد المعرفية والدلالات الاجتماعية عصام زيدان. النوع الاجتماعي الجندر سيما عدنان أبو رموز. الفيمينيزم من المساواة إلى التماثل دكتورة عالية فرج الكردي. مفهوم الجندر ودوره في نشاط المنظمات الدولية محمد شريح. بەشی دووەم ڕاپرسی ڕێکخرا و سەندەرەکانی ژنان و ئافرەتان تا چەند خزمەتیان بە کۆمەڵگای کوردی کردووە. ئامانج و پیلانەکانیان کۆمەڵگایەکی بۆ گەن و دواکەوت و وێرانکردنی کۆمەڵگا بە بیر و بۆ چوونە شازەکانیان، بێڕێزی بەرامبەر باوکو دایک و کەسی گەورە، ڕێخۆشکردن و هاندان بۆ تەلاق، سەرهەڵدانی قەیرەیی، ڕێخۆشکردن و هاندان بۆ کاری بەدرەوشتی و لەشفرۆشی، بەرپاکردنی دژایەتی لە نێوان نێرومێ، ڕێخۆشکردن بۆ سووتان و ژنکوژی، پێشێلکردنی مافی ئافرەت و چەوسانەوەی، دژایەتیکردنی ئیسلام، دژایەتیکردنی مامۆستایانی ئاینی. ڕێکخرا و سەنتەرەکانی ژنان و ئافرەتان تا چەند خزمەتیان بە کۆمەڵگای کوردی کردووە. یەکێتی ژنان لە سایتەکەی خۆیان بە ناوی ژیانەوە ڕاپرسیەکیان ئەنجامدا بوو. ڕاپرسیەکەش بەم شێوەیە بوو: دوای 18 ساڵ کارکردن ئایا یەکێتی ژنانی کوردستان توانیوێتی ببێتە داکۆکی کاری مەسەلەکانی ژنان؟ ئەنجامی ڕاپرسیەکە بەم شێوەیە بوو: بەڵێ لە 19.82 22 دەنگ، نەخێر لە 180.18 دەنگ، کۆی هەموو دەنگەکان 111 دەنگ. ئەمە لە سایتی خۆیان ئەنجامیان داوە. دڵنیاشم ئەو 22 دەنگەش تەنها ئەو کەسانن کە سایتەکە بەڕێوە ئەبن. راپۆرتی وادی ئەڵمانی لەسەر ڕێکخراوەکانی ژنان. هاریکاری یاسایی ژنان بە هاوکاری ڕێکخراوی وادی ئەڵمانی راپۆرتێکی لەبارەی ئاستی خزمەتگوزاری و شەفافیەت لە سەنتەر و خانەکانی داڵدەدانی ژنا بڵاو کردەوە. بەپێی ئەو راپۆرتێش لە بەشێک لە سەنتەرەکانی داڵدەدانی ژنان مامەڵەی ناتەندروست بەرامبەر بەو ژنانە ئەنجام دەدرێت کە لەو سەنتەرانەدا داڵدەدراون. سوعاد ئەوڕەحمان ڕێکخرەی پرۆژەکانی ژنان لە ڕێکخراوی وادی ئەڵمانی بە کورت هەواڵی ڕاگەیاند بەشێک لە سەنتەرەکانی تایبەت بە داڵدەدانی ژنان بە شێوەیەکی نادروست مامەڵە لەگەڵ ئەو ژنانە دەکەن کە لەلایەن داڵدەدراون. ئامانجیش لە بڵاوکردنەوەی ئەو راپۆرتە دابینکردنی ژیانێکی باشترە بۆ ئەو ژنانە، چونکە ئەوانە لە دەست تونند و تیژی هەڵاتون و ناکرێت بە شێوەیەکی ناتەندروست مامەڵەیان لەگەڵ بکرێت. ڕێکخەری پرۆژەکانی ژنان لە ڕێکخراوی وادی ئەڵمانی ئاشکراشی کرد هەندێک لەو سەنتەرانە ڕێگریان لە ئامادەکردنی ئەو راپۆرتە کردووە بۆی کە نەیانهێشتووە زانیاری لەو ژنانە وەربگیرێت کە لەلایەن ژیان بەسەر دەبن. زۆرینەی خەڵک بڕوایان بە ڕێکخراوەکانی ئافرەتان نییە. بە گوێرەی ڕاپرسیەکی ڕێکخراوی ڕۆژهەڵات کە لە هەر سێ شاری هەولێر و دوهۆک و سلێمانی ئەنجام دراوە، زۆرینەی خەڵکی بڕوایان وایە کە ڕێکخراوەکانی ئافرەتان ڕۆڵی لاوازیان هەبووە لە بەرەو پێشبردننی ڕەوشی ئافرەتان لە کوردستان. ڕاپرسی ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان پێچۆنە بۆ باشکردنی ڕەوشی ئافرەتان لە کوردستان؟ ئەنجامی ڕاپرسیەکە بەم شێوەیە بوو: ڕۆڵی لاوازیان بینیوە لە 42.26، هیچ ڕۆڵیان نەبینیوە لە 37.26، ڕۆڵی باشیان بینیوە لە 16.46 کە لە ڕۆژنامەی بارزان ژمارە 59 لە لاپەڕەی 1 بڵاو کراوەتەوە کە ئەڵێ ڕۆڵی باشیان بینیوە. ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان و بێمتمانەی هاوڕەگەزەکانیان ئەوە ناونیشانی ئەو بەدواداچوونەیە کە ڕۆژنامەی هاوڵاتی ئەنجامی دابوو. لەم بەدواداچوونەدا ڕای چەندین ئافرەت وەردەگرن لەسەر ئەو ڕێکخراوانە. زۆربەیان دەڵێن ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان هیچ خزمەتیان بە ئافرەتان نەگەیاندووە، تەنها بۆ پڕکردنی گیرفانی خۆیان هەوڵ دەدەن و بەرژەوەندی مادی خۆیان پێش هەموو شتێک دەخەن. یەکێک لەو هاوڵاتیانە کە شنۆ ئەنوەری 35 ساڵە دەڵێت
کاری سەرەکی زۆربەی ڕێکخراوەکانی ژنان بووەتە کردنەوەی خۆلی مۆسیقا و بەرگدرووی و لەش جوانی، تەنانەت بەرامبەر بەوانەش پارەیەکی زۆر لە ژنان وەردەگرن، بۆیە پێویستە چیتر تەنها کار بۆ دەستکەوتی پارە نەکەن، چونکە کاری ئەوان خزمەتکردنە نەک بازرگانی. سروە کەمال زۆر بە نیگەرانیەوە لە کاری ڕێکخراوەکانی ژنان دەدوا کە بەناوی بەرگریکردن لە مافەکانی ژنان دامەزراون. ئەو لەباری کێشەکەی خۆیەوە باسی لەوە کرد کە چەند جارێک سەردانی یەکێک لە دیارترین ئەو ڕێکخراوە ژنانەی کردو کە لە هەموو کۆبوونەوەیەکدا سنگی خۆیان دەردەپەڕێن و دەڵێن ئێمە بەرگری لە مافی ئافرەت دەکەین، کەچی ئەوانیش گاڵتەیان پێکردووە کە تووشی کێشەیەکی لەو شێوە بووە. راپۆرتێکی تر لەسەر ڕێکخراوەکانی ئافرەتان. لە راپۆرتێکدا سایتی ڕێگای کوردستان پرسیار دەکات لە ئافرەتان لەبارەی ڕێکخراوەکانی ژنان. کوردستان حەمید قوتابی زانکۆ تەمەن 26 ساڵ وتی قوتابی زانکۆم بەشی خۆم لە ژیان تێگەیشتوم و کۆمەڵگام بینیوە، توانیومە بەپێی توانای خۆم هەوڵ بدەم بۆ هەندێشت دەربارەی ئافرەتان. یەکێک لەو کارانی کە زۆر بەداخەوە کچان و ژنان تووڕە دەکات بێمتمانەییان بەرامبەر بە ڕێکخراوەکانی ئافرەتانە. کوردستان لە درێژەی قسەکانیدا ئاماژەی بۆدا ئەو بێمتمانەییە وای لە کچان کردووە کە لە خۆیان بێزار بن، چونکە تۆ دەبینی ئەمڕۆ دەیان ڕێکخراو هەیە خزمەت بە لاوان و قوتابیان و مامۆستایان و پیشەوەران دەکات، بەڵام بەداخەوە ئەو ڕێکخراوانی کە بۆ ئێمەی ئافرەت کار دەکەن نازانین لەکوێن، چونکە ئەو ڕێکخراوانە تا ئێستا نەهاتوون چەند ئافرەتێک لە جێگایە کۆبکەنەوە بۆ ئەوەی ئەو ئافرەتە نرخ و مانای خۆی بزانێت، بۆ ئەوەی ئەو ئافرەتە هەست بە بوونی خۆی بکات کە ڕێکخراوێک هەیە داکۆکی لەسەر دەکات. بۆیە دوای تێڕوانینم بۆ کۆی ئەم قسانم پێم وایە ڕێکخراوەکانی ئافرەتان جگە لە کارکردنی ژێرە و ژێر بۆ حیزبەکانیان هیچ کارێک بۆ ژنان ناکەن. فاتمە مەجیدی تەمەن 36 ساڵ کە ژنی ماڵەوەیە و دانیشتووی ناحیەی ڕزگاریە وتی کەوا ڕێکخراوەکانی ژنان تا ئێستا نەهاتوون سەردانی ماڵان بکەن و خۆیان بەو ژنانە بناسێنن کە لە ماڵەوەن و نایەنە دەرەوە و خەریکی کاروباری ماڵن. فاتما لە درێژەی قسەکانیدا ئەوەی وت من چۆن ئەو ڕێکخراوانە بە خاوەنی خۆم بزانم کە تا ئێستا نەمان بینیون و نازانم چیان هەیە بۆ ئێمەی ژنان بۆ خزمەتکردنمان، گەر لە خۆمەوە بڕیار بدەم کە ئەو ڕێکخراوانە چی دەکەن و کاریان چییە. شۆخەن مەحموود کە قوتابیە لە خوێندنی خێرا و دانیشتووی ناحیەی ڕزگاریە پێی وایە ئەمڕۆ لە کوردستان هەر ڕێکخراوێک بوونی هەبێ یا تازە دامەزرابێ جگە لەو کەسانی کە لە دەوری خۆیان کار دەکەن کار بۆ هیچ ژنێکی تر ناکەن، ئەگەر بشیکەن ڕەنگە باش خزمەت نەکات. بۆیە من پێم وایە ڕاستە ئێمەی ژنان تا ڕادەیەکەم تەرخەمین، بەڵام ئەو ڕێکخراوانە کار و چالاکیەکانیان لە چوارچێوەی دیواری بارگای ڕێکخراوەکەیان نایەتە دەرەوە تا ئێمەش سوودمەند بین لەو چالاکیانە. ئامانج و پیلانەکانیان کۆمەڵگایەکی بۆ گەن و دواکەوتوو ئەم وێنەی خوارەوە لە ساڵنامەی 8 مارس بڵاو کراوەتەوە کە یەکێتی ژنانی کوردستان دەری دەکات. لەم وێنەیە دوو دەست کراوە، دەستێکیان لەسەری نووسراوە کۆمەڵگا پەتێکی لە ملی ئافرەتێک کردووە بۆ ئەوەی لە سێدارەی بدا، دەستەکەی تریش لەسەری نووسراوە کلتور، کورسیەکەی بنپی ئافرەتەکە دەردێنێ بۆ ئەوەی بیکوژێ. ئەو نووسەر و ڕێکخراو سەنتەرانەی بەناو داکۆکی لە مافی ئافرەتان دەکەن دەڵێن کۆمەڵگای کوردی کۆمەڵگایەکی بۆگەن و دواکەوتو خێڵەکی و قورگی ئافرەتی گرتووە دەیەوێ بیخنکێنێ. ئەوە قسەیەکی زۆر دوورە لە ڕاستی. کۆمەڵگای کوردی خاوەنی دابوونەریت و بەهای زۆر بەرزە. کۆمەڵگای کوردی ڕێزێکی تایبەتی بۆ ئافرەتان داناوە. لە کۆمەڵگای کوردی ئافرەت هەرچەند بە تەمەن بێ زیاتر ڕێزی دەگیرێ. بە پێچەوانی ئەو دابوونەریتە ئەوروپیەی ئەوان بۆمانیان هێناوە کە ئافرەت تەنها ئەگەر جەستەی گەنج بوو ڕێزی بگیرێ، چونکە کاریان پێیەتی. کاتێکیش پیر دەبێ کەس نابێتە خاوەنی. ئەو نووسەر و ڕێکخراوە سەنتەرانن بە ناوی داکۆکیکردن لە مافی ئافرەت بە هاوڕێزی ئافرەتیان نەهێشتووە، چونکە دابوونەریت و بەها بەرزەکانی کۆمەڵگای کوردی بە بۆگەن ئەزانن، ئەچن دابوونەریتی ئەوروپیمان بۆ دێنن کە تاکی ئەوروپا حەسوودی بە ئەخلاقی جوانی کوردی ئەبن. من لێرەدا لە هەموو کەسێکی بەویژدان و لە خۆشیان دەپرسم ئایا پێش ئەوەی ئەو نووسەر و ڕێکخراوە سەنتەرانە سەر هەڵدان بە ناوی داکۆکیکردن لە مافی ئافرەت دابوونەریتی کوردی بشێوێن و دابوونەریتی ئەوروپیمان بۆ بێنن، ئایا ئافرەت ئاوا تووشی نەهامەتی هاتبوو؟ ئایا ڕێژەی تەلاق وەک ئێستا وابوو؟ ئایا ڕێژەی سووتان وەک ئێستا وابوو؟ ئایا ڕێژەی قەیرەی وەک ئێستا وابوو؟ ئایا ڕێژەی لێدانی ئافرەت وەک ئێستا وابوو؟ ئایا ڕێژەی هەڵاتنی ئافرەت وەک ئێستا وابوو؟ ئایا ڕێژەی تێکچوونی خێزان وەک ئێستا وابوو؟ بۆچی پێش ئەوەی ئەوان بێن ئەو حاڵەتانە نەبوو؟ ئەگەر هەش بوو بێ زۆر بەکەمی بوو، بەڵام لەگەڵ هاتنی ئەوان ئەو حاڵەتانە بۆ ڕێژە ترسناکە بەرز بووە. وێرانکردنی کۆمەڵگا بە بیر و بۆچوونە شازەکانیان، مارەبڕینی ژن لە ژن و پیاو لە پیاو. خات و ڕێکپۆش عەزیز پێی وایە مارەبڕینی ژن و پیاو لە یەکتر دیکتاتۆریە و ستەمە، بەڵکو پێشکەوتنەوەیە ژن و ژن لە یەک مارە بکرێن و پیاوە پیاویش لە یەک، کە دەڵێت مەسەلەی سێکس پەیوەندیەکی مرۆییە و مەرج نییە لە نێوان ژن و پیاوێکدا بێ،
ئەمڕۆ پەیوەندیە سێکسیەکانی نێوان ژن و ژن یان پیاوە پیاو هێندەی مەسەلەی هیترۆسێکسوالیت گرنگە و یا ڕەنگە بۆ هەندێک کەس مەسەلەی سێکس تەنها لە ڕێی عادەی سڕیەوە بە ئەروگازم بگات. ڕەنگە ئەمە ڕاستیەکی ڕاهی کۆمەڵگەی ئێمە بێ کە مەسەلەی سێکس تەنها بە ژنێک و پیاوێکەوە دەبەستن کە ئەمە هێترۆنۆرماتی پێ دەڵێن. مانای هەموو مرۆڤەکانی کۆمەڵگا بە زۆر و ئیجباری پەیوەندیەکانیان دەبێت لە نێوان ژن و پیاوێکدا بێت کە لە ڕاستیدا ئەمە ڕوانگەیەکی دیکتاتۆریانەیە لە مەسەلەی سێکسدا. بۆ پیاوان دوو ژنیان هەبێ و ژنان دوو مێردیان نەبێ. خات و هاوژین حەمەڕەشید گلەی دەکا بۆ ڕێدەگیرێ لەوەی ژن دوو پیاوی هەبێ دەڵێت بۆ پیاوان دوو ژنیان هەبێ و ژنان دوو مێردیان نەبێ سەرکۆنت دەکەن و دەڵێن بەدڕەوشتیە لە کاتێکدا بۆ پیاوانیش هەمان شتە. بۆچی بۆ پیاوان بەدڕەوشتی نییە خۆ ئەوەش لە سایی زانستدا بەسەر چوو کە بگوترێ منداڵەکان نازانرێ هیچ پیاوێکن چونکە ژنان تەنیا لەم ڕێگەیەوە دەتوانن بەر لەم پرۆسەنا ئینسانیە بگرن. سایتی www.ڕووداو.net. ناونیشانی بابەت فێمینیستەکان ئێمە و سێکسی بە کۆمەڵ بێڕێزی بەرامبەر باوک و دایک و کەسی گەورە وایان لە ئافرەتان گەیاندووە ئەگەر باوکتیان برات ئامۆژگاری کردی قبوڵی مەکە چونکە ئەمە پیاو سالارە تۆش مرۆڤی وەکو ئەو چۆن قبوڵ ئەەکەی ئامۆژگاریت بکات ئەگەر وای کرد پەیوەندیمان پێوە بکات تا بەگرتنی بدەین. لە ڕادیۆی نەورۆز گوێم لێبوو کوڕێک دەیگوت برادەرێکم سکاڵای لەلام دەکرد دەیگوت خوشکەکەم کاتێ چووە قۆناغی ناوەندی من بۆ خۆم هەموو ڕۆژێک دەمبر بۆ قوتابخانە تاوای لێهات ڕۆژێکیان پێم گوت ئێستا متمانم پێت هەیە ئازادی بە تەنها بچۆ بۆ قوتابخانە. ئەوە بوو ماوەیەک بەم شێوەت بە تەنها دەڕۆیی تا ئەوەی چەند برادەرێکم پێیان ڕاگەیاندم کە خوشکەکەمیان بینیوە چەندین جار لەگەڵ چەند کوڕێک بە سەیارە ڕۆیشتووە. منیش بۆ ئەوەی دڵنیابم لە قسەکانیان ڕۆژێکیان چووم لە بەردەرگای قوتابخانەکەیان خۆم حەشاردا تا بزانم چی دەکات. بینیم هاتە دەرەوە بەرەو سەیارەیەک ڕۆی کە سێ کوڕیتیا بوو سوار بوو ڕۆیشتن. منیش بە دوایاندا ڕۆیشتم تا چوونە ئەو جێگایی مەبەستیان بوو. جا کاتێ خوشکەکەم هاتەوە پێم گوت ئەوانە کێ بوون لەگەڵیان چووی پێی گوتم وەس قسە نەکەی هەر قسە بکەی خۆم دەسووتێنم ئەو کاتش کاتت لێ دەکەم دەتگرن. گەنجێک هاتەلا مەکۆڵ دەگریا دیار بوو تووشی کێشەیەکی زۆر گەورە ببوو. لێم پرسی برام چ کێشەیەکت هەیە؟ وتی مامۆستا خوشکێکم هەیە ماڵی لێمان کردۆتە دۆزەخ بە ئاشکراو لە بەرچاوی ئێمە لەگەڵ کوڕی خەڵکی کات ئەکوژێ کە ئامۆژگاریشی ئەەکەین لە چێش کاتمان لێ ئەکا و ئەڵێ مافم پێشێل ئەکەن بۆیە نازانین چی بکەین. بەڵێ بەڕێزان ئەوە کاری ئەوانە ڕێزنەگرتنی دایک و باوک و کەسانی گەورە. ئەیانەوێ کاتێک باوک یان دایک ئامۆژگاری کچەکەی بکە کچەکەی یەکڕاست لە ماڵ هەڵێت و بچێت بۆ لای ئەوانیش بە هۆسی خۆیان ئیستیغلالی بکەن. ڕێخۆشکردن و هاندان بۆ تەلاق. ڕێژەی تەلاق لە عێراق ساڵی پار گەیشتە لە 85 لە 820,000 حاڵەتی زەواج 353,000 حاڵەتی تەلاق بووە. پارێزەر تارق حارب دەڵێت هۆکاری ئەو ڕێژە زۆری تەلاق ڕێکخراوە مەدەنیەکانن واتە ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان. ئەو ڕێکخراوانە ئافرەتان هەن دەدەن بیرکردنەوەیەکی ئەوروپیانە بیر بکەنەوە بە جۆرێک ئافرەتانیان وا تێگەیاندووە کە پیاو هەر قسەیەکە ڕاستی خێزانەکەی بکات ئەوان بە پیاو سالاری و بێڕێزی ئەزانن بەرامبەر ئافرەت. ئەو ڕێکخراوانە لە بری ئەوەی تەلاق لای خێزانەکان شیرین بکەن بۆ نایان خۆشەویستی لە ناو خێزانەکان بڕوێنن. لە پرسیارێکی ڕۆژنامەی هاوڵاتی کە ئاراستی خات و خانم ڕەحیمی دەکات بەڕێوەبەری ڕێکخراوی ئاسوودا سەبارەت بە زیادبوونی ڕێژەی تەلاق پێدوانیە ژنانیش بەشدار بن لە ناکۆکیەکان. خات و خانم ڕەحیم دەڵێت من وای نابینم ئەتوانم بڵێم بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پەیوەندی بەوە هەیە کە ژنان هۆشیار بوونەتەوە چیتر جێردەستەی قبوڵ ناکەن. تەنانەت زیادبوونی کوشتنی ژنانیش هەر ئەوەیە کە کچێک قبوڵی ناکات بە زۆر بەشوو بدرێت بە کەسێک کە خۆی خواستی لەسەر نەبێت یان شتی تر دێت پەنا دەبات بۆ سەنتەر و ڕێکخراوەکانی ژنان. بەڵکو من ئەوە بە پۆزەتیڤ ئەزانم کە تەلاق زیادی کردووە. ئەوان هۆکارێکن بۆ زیادبوونی تەلاق چونکە ئافرەتانیان وا تێگەیاندووە کە ئەگەر پیاوەکەی ئامۆژگاری کرد ئەوە پیاو سالاریە و نابێ بۆیە وەرە لای ئێمە و شکاتی لێ بکەن. کاتێکیش ئەو ئافرەتە شکات لە پیاوەکەی ئەکا پیاوەکە بە سوکایەتی ئەزانێ و دڵی لەسەر خێزانەکەی سارد ئەبێ و تووشی تەلاق ئەبن. لێرەدا کێ هۆکار بووە ڕوودانی ئەم تەلاقە؟ کاتی خۆی ئەگەر ئافرەتێک کێشی لەگەڵ پیاوەکەی هەبایە چەند کەسێکی بە تەمەنی دنیا دیدە ئەچوون کێشەکەیان چاک ئەکرد و ژن و پیاوەکەیان ئاشت ئەکردەوە. بەڵام ئێستا ئەگەر ژن و پیاوی کێشەیەکیان هەبێ ڕێکخراو سەنتەرەکان و بەناو داکۆکی کارانی مافی ئافرەت وا ئەکەن کێشەکە زیاتر قوڵ دەکەنەوە تا بە تەلاق کۆتایی پێدەهێنن. دە حاڵەتی تەلاق کە پیاوەکان هاتوونەتە لام گوتویانە خێزانی خۆمان تەلاق داوە. لەبەرەوەی من مامۆستای ئاینیم بۆیە تێکەڵی کێشەکانی خەڵکیم و ئاگام لە کێشەکانە. یان زۆرێکیان کێشەکەیان هێناوەتە لام یان دوای کارەساتەکە پێیان ڕاگەاندوم کە گوتویانە خێزانی خۆمان تەلاق داوە وتومە بۆچی
وتویانە خێزانەکەمان سوکایەتی پێکردوین لەسەر کێشەیەکی زۆر ئاسایی ناوماڵ چووە شکاتی لێ کردوین و بەگرتنی داوین بۆیە تەلاقمان داوە. تەنها یەک حاڵەتیان نەبێت کە گەنجێک هات وتی مامۆستا خێزانی خۆم تەلاق داوە دەمەوێ بیگەرمەوە ژێر نیکاحی خۆم. وتم بۆ؟ وتی لەلای بەناو داکۆکی کارانی مافی ژن شکاتی لێ کردوم بەڵام دەڵێت پەشیمانم. منیش وتم باشە کارەکە هەڵ دەکەین ئینشاءڵڵا ڕەجعەت بە خێزانەکەت دەکەین دێتەوە ژێر نیکاحی خۆت. بەڵام چەند ڕۆژێک بزر بوو منیش لە هەواڵیم پرسی دیار بوو دەستگیر کرابوو بۆیە ئەویش بە یەکجاری خێزانەکەی تەلاقدا بوو. من لێرەدا لە ئێوە دەپرسم هەر لە جیران و خزم و کەسی خۆت بزانە چەند کەس بۆ هۆیەوە تووشی تەلاق بوونەتەوە. ئایا ئەوانە هاتوونە ئافرەت بەختەوەر بکەن یان گیرفانی خۆیان گەرم بکەن و ئافرەتانیش تووشی کێشە و تەلاق بکەن؟ بەرپاکردنی دژایەتی لە نێوان نێرومێ ئەم وێنەی خوارەوە لە ساڵنامەی 8 مارس بڵاو کراوەتەوە کە یەکێتی ژنانی کوردستان دەری دەکات. لە میوێنەکاری کاتێریە دەبینین ژن و پیاوێک دانیشتون پشتیان بە یەکەوەیە. ژنەکە بیر ئەکاتەوە بیرکردنەوەکەی بریتیە لە ئاشتی و سۆز و عاتیفە کە کۆتری سپی لە خەیاڵاتی دەردەچێ. پیاوەکەش بیر ئەکاتەوە بیرکردنەوەکەی بریتیە لە دژایەتی و شەڕ و دڕندە بۆیە دێوەزمە و دڕندە لە خەیاڵاتی دەردەچێ. ئامانجی سەرەکی ئەو جەندەریانە بریتیە لە بەرپاکردنی دژایەتی لە نێوان نێرومێ. ئەوان ئەمانجیان ئەوە نییە کە هەوڵ بدەن بۆ باشکردنی حاڵی ئافرەتان بەڵکو ئەوان هەوڵ دەدەن بۆ چاندنی تۆی دووبەرێکی و دژایەتی لە نێوان نێرومێ. لەلای ئەوان ئاوا تەفسیری نێوان خێزان ئەکرێ کە بەردەوام ژن و پیا و دژی یەکن و بەرامبەر یەک وەستاون بۆ جەنگ. بەردەوام دەڵێن پیا و هۆکاری هەموو کێشەیەکە. وەک خات و ئەڵماس مەستەفا دەڵێت هۆکاری سەرەکی زۆربوونی کێشە کۆمەڵایەتیەکان پیاوانن. ئافرەتیان وا تێگەیاندووە کە پیا و توی کردوێتە کۆیلا تۆش مرۆڤی وەک ئەو کەواتە هەر کاتی ئامۆژگاری کردی وەری مەگرە چونکە عەقڵی تۆش وەک ئەوە. کار لە ناو ماڵ بۆ پیاوەکەت مەکە چونکە ئەوە چەوسانەوەیە. ئەگەر قبوڵت کرد ئەوە تۆ نەخۆشی و تەواو نیت. هانی ئافرەت ئەدەن کە قبوڵی حیوار نەکات هەر کاتێک کێشەیەکی لەگەڵ پیاوەکەی یان براکەی هەبوو تەنەزول نەکات با هەڵبێت لە ماڵ و هانا بۆ ئێمە بێنێت تا ئێمەش یارمەتی بدەین و دیفاعی لێ بکەین. کاتێکیش ئەو ئافرەتە بەگوێیان ئەکات و کێشە لە ماڵ دروست ئەکات و هەڵدێ و هانا بۆ ئەوان ئەبا ئەوان لە بری ئەوەی یارمەتی بدەن گاڵتەی پێ ئەکەن. شنۆ کچێکی تەمەن 23 ساڵە و لە قۆناغی سی ناوەندی دەخوێنێت. لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە ڕێکخراوی ئاسوودەی ناسیوە و بۆ چارەسەری کێشەیەکی بەنای بردووەتە ئەوێ. دوای سەردانی بۆ ڕێکخراوی ئاسوودا کێشەکەی ئاڵۆستر بووە و شنۆ بەم شێوەیە باز لە کاتی مانەوەی خۆی دەکات لە ڕێکخراوی ئاسوودا کە ماوەی 2 هەفتە لەوێ ماوەتەوە. ئەو شوێنەی تێدا بووم وەک زیندان وابوو. زۆر حەزم دەکرد لەو شوێنە ڕزگارم بێت. جۆری کێشەکەم یاسایی و کۆمەڵایەتی بوو. لە ڕووی یاساییەوە هیچم بۆ نەکرا. پارێزەری تایبەتم نەبوو. دوای هاتنە دەرەوەم هیچ بەدواداچوونێک بۆ کێشەکەم نەکرا. لە کاتی مانەوەمدا سزادانی دەرونیم لە شێڵتەرەکەدا بەدی کرد. ئەویش بە قسە پێوتن و ئیهانەکردنمان بە قسەی نەشیاو. هیچ هاوکاریەکیان نەدەکردین نە لە ڕووی دەرونیە و نە لە ڕووی تەندروستیەوە. بەڕێوەبەری ئەم ڕێکخراوە هیچ کات هەڵ نەدەستا بە ئەرکی لێپرسینەوە لەگەڵ کارمەندەکان لە کاتی بوونی سکاڵادا. لەسەر ڕەزامەندی خۆم شێڵتەرم بەجێهێشت لەبەر ئەوەی تەواو بێزار ببووم. خات و گوڵاڵە پشدەری دەڵێت ئەگەر ژن لە چوارچێوەی تەنیا ڕۆڵی هاوسەرایەتی و دایکایەتی دابێت ئەوە ئەو کۆمەڵگایە خۆشە. ڕێگە خۆشکردن بۆ سووتان و ژن کوژی. ئەوانی بانگەشی بەناو ئازادی ئافرەت ئەکەن هۆکاری سەرەکین بۆ زیادبوونی ڕێژەی خۆسووتاندن و ژن کوژی چونکە ئەوان خۆسووتاندن بە شتێکی زۆر باش ئەزانن و ئەڵێن شێرە ژن بوو تەنەزولی نەکرد بۆ خێزانەکەی خۆی سووتاند لە بری ئەوەی خۆ سووتاندن لە پێش چاوی ئافرەتان ڕەش بکەن شیرینی دەکەن. خات و خانم ڕەحیم دەڵێت ژنان هۆشیار بوونەتەوە چیتر ژێر دەستەی قبوڵ ناکەن تەنانەت زیادبوونی کوشتنی ژنانیش هەر ئەوەیە. ڕۆژنامەی هاوڵاتی. کاتێک کاکە ئەرسەلان مەحموود دەپرسێت ئەو هۆکارانی مرۆڤ بەرەو خۆکوشتن و خۆسووتاندن دەبەن چین دوجار بڵێ ئەو دوانەیە ئافرەتی کورد بەرەو کوێ دەبەن ئایا ئەوە جۆرێک لە شێتی و خۆ بەدەستەوەدانی قەدەر بە هەموو ڕەهەندەکانیەوە ناگەیەنێت؟ لە وەڵامدا خات و گۆنا سەعید دەڵێت نەخێر ئەوە شێتی نییە. ئەوە پەیامی ژنانە بەم شێوەیە لە ژیان کە بەسەریاندا سەپێنراوە و کە نایانەوێ قبوڵی بکەن و لە هەمان کاتدا هیچ چارەسەرێکیان نییە بۆ ڕزگاربوون لە دەستی. هەر ژنێک بە هەر هۆیەک خۆی ئەسوودێ نەمانەی ئەوەیە شتێک نوقسانە لەم کۆمەڵگەیەدا بەڕادەیە کە ئینسانەکان تێیدا بەرگەی ژیان ناگرن. بە ئافرەتان دەڵێن کە بینیت پیاوەکەت یان براکەت قسەیەکی پێوتی قبوڵی مەکە و بەرەنگاری بەوە چونکە تۆش وەک ئەو بەشەری مردن باشترە لەو ژیانە کە کێشەشت بوو وەرە بۆ خۆمان بۆت حەل دەکەین. هێندێک لە ئافرەتانیش بەگوێیان دەکەن و کێشە دەنێنەوە و هەڵدێن و دەچنە لای ئەوان پاشان چی ڕوودەدا؟ کاتێک کابرا ئەبینەی خێزانەکەی یان خوشکەکەی یان کچەکەی هیچ ڕێزێک بۆ ئەوان دانانێ و هەڵدێ و ماڵ بەجێ دەهێڵە و شەوان لەسەر جادە دەخەوێ لەو سەنتەرانە شکات لە کەس و کاری خۆی دەکات دەڵێن کچەکەمان
سەری شۆڕکردین بۆیە ئەچن هێندێ پارە ئەدەنە خاوەن سەنتەرەکە تا کچەکەیان تەسلیم بکاتەوە دواتر بە کوشتنی ئافرەتەکە کۆتایی پێدێ. یەکێک لەو ئافرەتانی ماڵی خانزاد بە ناوی ڕازاو دەگێڕێتەوە دەڵێت هاوژین یەکێک بوو لەو ئافرەتانی کە درایەوە دەست باوکی و دوای چەند ڕۆژێک براوە باوکی بە بلۆک کوشتیان کە باوکی هاتە ماڵی خانزاد هاوژین خۆی لە حەمامەکە نابوو. بەڕێوەبەری ماڵی خانزاد فەرمانیدا بیهێننە دەرەوە. هاوژین هاواری کرد و دەگریا بەڵام ئەوان هێنایان و دایانە دەستی باوکی. ڕازاو دەڵێت دوای 2 ڕۆژ من لە پرزگە دانیشت بووم چاوەڕوانی هاتنی نانم دەکرد زەنگی تەلەفۆنەکە لێیدا هەڵم گرت باوکی هاوژین بوو گوتی سوپاسی هاوکاریتان دەکەم ئەوە کچەکەم کوشت. ماڵی خانزاد یەکێکە لەو سنتەرانەی بەناو بۆ داکۆکیکردن لە مافی ئافرەت دامەزراوە. ڕۆژی 9 2009 کچێک بە ناوی ژیان عەلی لە ناو باخی خۆیاندا کوژرا و کرا بەژێر گڵەوە. پێشتر ئەم کچە لە شێڵتەری ڕێکخراوی ئاسوودە داڵدەدراوە. کاتژمێر 11 شەوی ڕۆژی 5 11 2008 لە ڕێکخراوی ئاسوودە ژنێک درایە بەر دەزڕێژی گولە و بە سەختی بریندار کرا. لە بەرنامەیەکی رادیۆیی نەواکە میوانداری خات و چلورە کرابوو خاوەنی سەنتەری خاتوزین ئافرەتێک پەیوەندی کرد گوتی ڕێکخراوەکان هیچ پشگیریەک لە ئافرەت ناکەن. من خۆم هاوڕێیەکم هەبووە دوای ئەوەی لە ماڵەوە هەڵدێت دەچێتە ڕێکخراوەکانی ژنان مانگێک لەوێ دەمێنێتەوە. دواتر ڕەوانی ماڵەوەیان کردوێتەوە پاشان ئافرەتەکەیان کوشتووە کەچی ڕێکخراوەکان هیچ لێیان نەپرسیوەتەوە ئایا ماوە نەماوە. من نازانم باشە ئەمانە خەریکی چین تەنها مەعاش وەرگرتن و گیرفانپڕکردنەوە هیچی تر. لە ڕۆژنامەی ڕێوان لە ژمارە 204 دا بڵاو کراوەتەوە کە تێیدا باسی کوشتنی کچێک و زیندە پەچاڵکردنی دەکات لەلایەن باوکیەوە. ئەم کچە لە هەردوو شێڵتەری بەڕێوەبەرایەتی بە دوواداچوونی تونند و تیژی و دواتر لە ڕێکخراوی ئاسوودە داڵدەدراوە. بەڕێزان سیرکەن دەبینین کوشتنەکان دوای هەڵاتنی ئافرەتەکان دەست پێ دەکات کە بە دۆڵی داکۆکی کارانی مافی ئافرەت هەڵدێن اینجا تووشی کوشتن ئەبن. پێشێلکردنی مافی ئافرەت و چەوسانەوەی. بەم دواییە یەکێتی زانایان داوایان لە وەزارەتی تەندروستی کرد کە لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵان پزیشکی پیاو نەمێنێت ئافرەت دابنرێ. وەزارەتی تەندروستیش ڕەزامەندی لەسەر داواکاریەکە نیشاندا. بەڵام یەکێتی ئافرەتانی کوردستان بە توندی ناڕەزاییان دەربڕی لەو بارەیەوە نووسراویان بەرز کردەوە کە دەبێت هەر پیاو بمێنێتەوە. ئایا ئەو ئارەزووی خۆیانە بۆ پیاو یان ئارەزووی هەموو ئافرەتانی کوردستان؟ ئایا ئەوە ستەم نییە بەرامبەر ئافرەت؟ با ڕاپرسیەک بکەن بزانن چەند ئافرەت بۆ بڕیاری ئەوان رازین یان پرۆژە یاسایەکیاندایە پەرلەمان هەر ئافرەتێک سەر بە هەوێشوو بکات غرامە بکرێ. ئایا ئەوە پێشێلکاری نییە بەرامبەر ئافرەت؟ ئەگەر ئافرەتێک بە ئازادی خۆی بەوە ڕازی بێت پێشێلکاری نییە ڕێگای لێ بگیرێت. دژایەتیکردنی ئیسلام. ئەوانەی بەناو داکۆکی لە مافی ئافرەت دەکەن ئامانجی سەرەکیان دژایەتیکردنی ئیسلام و ناشرینکردن و لە ناوبردنی بەهابەرزەکانی ئیسلامە. بۆیە دەبینین لە هەموو دار و نووسینەکانیان هێرش دەکەنە سەر ئیسلام و مامۆستایانی ئاینی. چ قسەی ناشرین هەیە بە ئیسلام و بە موسڵمانان دەڵێن لە کاتێکدا جنێودان و قسەوتن بە دین لە پرسینەوەی یاسایی لەسەرە و سزای یاسایی لەسرە لە هەموو یاساکانی جیهاندا. سزای یاسایی سوکایەتیکردن بە ئاین. مادەی 372 قانون العقوبات العێراقی ژمارە 111 ساڵی 1969 کە ئێستا لە عێراق و هەرێمی کوردستان کاری پێدەکرێت. الجرائم التي تمس شعور الديني أو تاواناني در حق بآين دكري. الأول يعاقب بالحبس مدة لا تزيد على 3 سنوات أو بغرامة واتا سزا دەدرێ بە زیندانی لە 3 ساڵ زیاتر نەبێ یان غرامە دەکرێت. من اعتدى بإحدى الطرق العلانية على معتقد لإحدى الطوائف الدينية أو حقر شعائرها واتا هەر کەسێک بە ئاشکرا سوکایەتی بکات بە بیر و باوەڕی گرۆهێکی ئاینی یان سوکایەتی بکات بە دروشمێکی دینی. ئەمە خاڵی ئەلف بوو. خاڵی بە کوردیەکەی خوێنمەوە واتە هەر کەسێک بە ئەنقەس دروشمێکی دینی بشوێوێنەیان ئاهەنگێکی دینیان کۆبوونەوەیەکی دینیان ڕێگر بێت لە ئەنجامدانی ئەو دروشمانە. خاڵی جیم هەر کەسێک شوێنی ئەنجامدانی دروشمی ئاینیان هەر شتێکی تر پیرۆزی دینی بڕوخێنێ یان لە ناوی بەرێت یان بیشێوێنێت یان پیسی بکات. خاڵی دال هەر کەسێک کتێبێکی پیرۆزی ئاینی ناوەڕۆکی بگۆڕێ کەواتاکەی تێک بدات یان سوکایەتی بە حکم و ڕێنمویەکانی بکات و بەکەمی بزانێت. خاڵی ها هەر کەسێک بە ئاشکرا سوکایەتی بە هێمایەک یان کەسێکی ئاینی بکات کە بەڕێز و بە پیرۆز ئەزانرێ لای ئاین پەروەرانی. خاڵی واو هەر کەسێک بە گاڵتەجاڕیەوە دروشمێکی ئاینی ئەنجام بدات. الثاني يعاقب بالحبس مدة لا تقل عن سنة ولا تزيد على 3 سنوات أو بغرامة واتا سزا دەدرێ بە زیندانی لە ساڵێک کەمتر نەبێت و لە 3 ساڵیش زیاتر نەبێ یان غەرامە دەکرێت. هەر کەسێک بە هەر ڕێگایەکی ئاشکرا بێ سوکایەتی و جنێ و بە لەفزی جەلالە بدا واتە خوا.
خوێنەری بەڕێز، من هیچ ناڵم، تەنها خۆت حکم بدە بزانە ئەوانەی خوارەوە گاڵتە و جنێوە و سوکایەتی نییە بە دینمان، بزانە ئەو یاسایی سەرەوە دەیانگرێتەوە. ئەم وێنەی خوارەوە لە ساڵنامەی 8 مارس بڵاو کراوەتەوە کە یەکێتی ژنانی کوردستان دەری دەکات. لەم وێنە کاریکاتێریە دەبینین ژنێک عەبایەکی لەسەر و پێچەی بە ڕوخساریەوەیە و پەنجەوانەی لە دەستە عەبایەکەی دوو قوفڵی پێوەیە. پیاوێکی شوەک و شەیتان و ئاژەڵی دەڕەندە دوو قۆچی هەیە و کەمێک ڕیشی هەیە و پۆشاکێکی کوردی لەبەردایە، کلیلێکی بەدەستەوەیە کە عەبایەکەی پێ قوفڵ داوە، واتە پیاوی کوردی موسڵمان ئاوایە بەرامبەر بەژن. خات و شەناز بەرزنجی دەڵێت لەو ڕۆژەوە ئیسلام پێینایە کوردستان هەر بەشی ژنانی کورد بەژمەینەتی و کوێرەوەریە. قورئان ئەو کتێبەیە کە پڕە لە بەدڕەوشتی بەرامبەر ئافرەتان و پیاوان هان دەدا بۆ فرەژنی و لێدانی ژنان و پێشێلکردنی مافەکانیان و بەڕەوازانینی کوشتنیان و بەردەبارانکردن و هەموو ناشرینیەکانی تر. لە سایتی ئیمڕۆ بڵاو کراوەتەوە. خات و تافگە سابیر دەڵێت ئیسلام هاتوو بە سەپاندنی فکر و یاسا جەنگەڵستانیەکەی دورگەی عەرەب هەموو بەها جوان و دابوونەری تا ڕەسەنە جوانەکانی کوردی خنکاند. ئیسلام هاتوو ژنی کردە پلە دوو، فرەژنی و چەوسانەوەی ژنی سەپاند. لەشکری داگیرکەری ئیسلام هاتوو بە زەبری شمشێر و لافاوی خوێن هەموو یاسا و شەرع دواکەوت و دژە ئینسانیەکانی سەپاند کە زۆرینەی دژی ژنە. خات و هۆزان مەحموود کە ڕێخەری کەمپینی نێونەتەوەییە بۆ لابردنی مادەی 6 لە دەستوری هەرێمی کوردستان، ئەو نەک تەنها ئیسلامی پێخراپە بەڵکو هەموو ئاینە ئاسمانیەکانی پێخراپە، بەوە لە قەڵەمی دەدات کە هەموو ئاینەکان دژی ژنان و ئازادی مرۆڤ پێشێل دەکەن و ناهێڵن بە مافەکانی بگات. دەڵێت مەسەلە بەس تەنها لەگەڵ ئیسلام نییە، من پێم وایە هەموو ئاینەکان دژی ژنانن، دژی ئازادی ئینسانەکان و هی ئەم سەردەمە نین، بۆیە ناگونجێن لەگەڵ عەقڵیەتی پێشکەوتنخوازی ئەم سەردەمە و دەستکەوتەکانی بەشەریەت. هەر بۆیە ئیسلام و شەریعەتەکەی نابێت بەشێک بێت لە دەسەڵات و دەستور، هێشتنەوەی بەندی حەوت، یاریکردنە بە چارەنووسی خەڵکی کوردستان و ماف و ئازادی ئینسانەکان ئەسپێرن بە ئاین. بەڕای من ئەمە فاشیەت دروست دەکات. ئەو کەمپینە لە چەند کەسێک پێک هاتووە کە هەموو هەوڵیان بریتیە بۆ ئەوەی ئیسلام دوور بخەنەوە لە ژیانی خەڵکی، بۆیە دژایەتی مادەی 6 دەکەن لە یاسای هەرێم، چونکە یاساکە دەڵێت بنەماکانی شەریعەتی ئیسلامی یەکێکن لەسەر چاوەسەرێکیەکانی یاسادانان. ئەمەش دەقی مادەی 6 لە یاسای هەرێم. ئەم دەستورە جەخت لەسەر نازنامەی موسڵمانێتی زۆرینەی گەلی کوردستان دەکات و بنەماکانی شەریعەتی ئیسلامی یەکێکن لەسەر چاوەسەرێکیەکانی یاسادانان، هەروها تەواوی مافەئینیەکانی مەسیحی و ئێزیدی و هیدیکا لە ئازادی باوەڕ و پیادەکردنی ئاین دەستەبەر دەکات. دەستوری هەرێمی کوردستان. دکتۆرە نەزان بەگیخانی کە چالاکە لە بواری ئافرەتان دەڵێت ئاین پاڵپشتی لە ملکەتی و ژێردەستەی و بێمافی ژن دەکات. هەر سێ ئاینەکە یەهودی، مەسیحیەت، ئیسلام ستروکتورێکی پتەوی پیاوسالاریان هەیە. هەمویان هەوڵی کۆنتڕۆڵکردنی جەستە و سێکسواڵێتی ژنانیان داوە. جیاوازی ئاینی ئیسلام لەگەڵ ئاینەکانی دیکە ئەوەیە دەست دەخاتە ناو وردەکاریەکانی ڕۆژانی خەڵک و کۆمەڵگەوە. ئاین ڕۆڵی زۆرە لەو پێشێلکاریانەی لە کۆمەڵگەدا بەرامبەر بە ئافرەت دەکرێت. ئاین بۆتە هۆکاری سەرەکی بۆ پێشێلکردنی ماف و ئازادی. دیارە لە ڕووی مێژووییەوە هەموو ئاینەکان ڕۆڵەیان بینیوە. پاشان دەڵێت دەبینین لە یاسای باری کەسێتیدا ئەو هۆشیاریە بەدی نەکرا. من یەکێک بووم لەو کەسانەی لەو خۆپیشاندانانەی کە چەند ڕێکخراوێکی ئافرەتان بۆ بەردەم پەرلەمانی کوردستان سازیان کردبوون بۆ پشتگیریکردنی ڕیفۆرمی یاسای باری کەسێتی. ئەوانی لەوێ بوون چەند کەسێکی کەم بووین. دواتریش کە یاسای فرێژنی پەسەندکرا کەس ئامادە نەبوو بێتە سەر شەقام و ناڕەزایی لە دژی بڕیارەکەی پەرلەمان دەرببرێت. ئەمە زۆر لێکدانەوە هەڵدەگرێت. لە سەروی هەموویەوە لاوازی هۆشیاری تاک لە مەڕ مافەمەدەنیەکانیان دەردەخات. کەچی سیر دەکەیت لەسەر کاریکاتۆرێکی دانیمارکی کە لەسەر کەسایەتی پێغەمبەر کرابوو، نیوەی خەڵکی هەولێر ڕژانە سەر شەقام بۆ خۆپیشاندان لە دژی ئەو وێنانە کە هیچ پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی ئێمەوە نییە. خات و کەژاڵ حەمەڕەشید دەڵێت دینی ئیسلام و پێڕەویکردنی یاساکانی ئیسلام گەورەترین پێشێلکاری مافەکانی مرۆڤە و بە تایبەتی ژنان، بۆیە دەبێت بڕیار لەسەر جیاکردنەوەی دین لە دام و دەستگاکانی بەڕێوەبردنی کۆمەڵگا بدەین و کاریان بۆ بکرێت. گفتوگۆی سایتی هاوپشتی لەگەڵ کەژاڵ حەمەڕەشید سەبارەت بە یاسای باری کەسێتی و پەسەندکردنی فرێژنی لەلایەن پەرلەمانی کوردستان. خات و گوڵاڵە پشدەری دەڵێت ئەگەر یاسا لەسەر بنەمای شەریعەتی ئیسلام بێت، ئەوە لەگەڵ خواستەکان و ئارەزوەکانی نەوەی نوێ ناگونجێت و ناکۆکی لە نێوان دەسەڵات و گەل دروست دەکات. بە بۆچوونی من یاسا و ئاین لە یەکتر دوور بکرێنەوە گرفت و ئاریشەکانی کۆمەڵگا کەمتر دەکاتەوە. خات و فائیزە جەلال دەڵێت ئاین خراپترین گواستنەوەی لە جیاوازی بایۆلۆژیەکان بۆ دنیایەکی بێماف و سەرکوتکەر و لە قاڵبدراوی کۆمەڵایەتی بۆ ژنان کە کاریگەری و قورسایی گەورەی لەسەر کەلتور و
یاسا و خێزانیش داناوە. ئاین ئەوەندە مێشکی مرۆڤی بچووک کردوتەوە کە بڕوای بەوە هەموو بۆچوونی نەواقعی بەرامبەر بە ڕەگەزیمێ هەبێت و تا دەگاتە ئەو ڕادەی ژنان ناسنامەی خۆیان ون بکەن. ئەفسانی ئاینی وای کردووە مرۆڤ لە ئاست ڕاستیەکانی ژیانکردن کوێر و نادی دەبێت. ئاین پێمان دەڵێت جەستەی ژن بەشێکە لە مڵکی پیا و دەتوانێت وەک کێڵگەکانی ئازادانە بیکێڵێت. هەر وەک لەم ئاەتە هاتووە نیساؤکم حەرثون لەکم فەحریثوهن کەما تەشاؤون. ئاین لە دەمی پەیامبەرەکانیەوە پێمان دەڵێت ئینەمە النیساء ناقیسات العەقل والدین. تەنانەت لە هەموو ئاینەیەک تاپەرستەکاندا ژنان شەرەفی پەیامبەریان پێنەبەخشراوە و لە ئاینی ئیسلامدا ژن بۆی نییە لە مینبەری مزگەوتەکانەوە بانگی نوێژ بدات. ئەوی ئەم خاتوونە بە ئاەت ناوی دەبات لە قورئانی مسلمانان دانیە و ئاەت نییە. نازانم ئەو لەسەر چ ئاینێکە ڕەنگە لە ئاینەکەیەودا ئاەتێکی ئاوا هەبێت. بەداخەوە لە سەردەمی تەکنۆلۆژیادا کە تەنها بە وشەیەک لە ئینتەرنێت چیت ویست دەیدۆزیەوە کە چی نەزانی ئاەتێک چۆن دەنووسرێ. نژایەتیکردنی مامۆستایانی ئاینی و شێخەکان. سزای یاسایی سوکایەتیکردن بە کەسێکی پیرۆزی ئاینی مادەی 372 قانون العقوبات العێراقی ژمارە 111 ساڵی 1969 کە ئێستا لە عێراق و هەرێمی کوردستان کاری پێدەکرێت. يعاقب بالحبس مدة لا تزيد على 3 سنوات أو بغرامة. واتە سزا دەدرێ بە زیندانی لە 3 ساڵ زیاتر نەبێ یان غەرامە دەکرێت. من أهان علنا رمزا أو شخصا هو موضع تقديس أو تمجيد أو احترام لدي طائفة دينية. واتە هەر کەسێک بە ئاشکرا سوکایەتی بەهێمایەکیان کەسێکی ئاینی بکات کە بەڕێز و بە پیرۆز ئەزانرێ لای ئاین پەروەرانی. خاتونیان عومەر دەڵێت زۆربەی مامۆستایانی ئاینی ئێمە خێزانیان تێک هەڵوەشاندووە، قوڕیان کردووە بەسەری خەڵکی. ئەزانی ئافرەتانی ئێمە چەندێ تووشی نەخۆشی نەفسی بوون بەدەستی مامۆستایانی ئاینی. من قسم لەسەر ئەوەیە تەلاقم کەوت تەلاقم نەکەوت. ئیتر ئافرەتی ئێمە دایم لە لای شێخ و مەشایخ و مەلاوەیە. ئەو مەلایە دەڵێ کەوت، ئەو مەلایە دەڵێ نەکەوت. بۆیە من زۆر جار دەڵێم چۆنە بڕۆی لەگەڵیا تەلاقەکە کەوت بێ نەکەوت بێت بژی لەگەڵ ئەو کەسەیە. ڕادیۆی جەماوەر. خات و شاناز بەرزنجی دەڵێت مەلاو پیاوە ئاینیەکانی کوردیش ڕۆڵیان لەم گۆڕانکاریە نێگەتی بێدابینی و سەدان هەنگاو ژیانی ئاسایی کوردیان شێواند و ئەو کەشە جوانی هەڵبژاردنی نێر و مێ بۆ یەکتریان بە بەدڕەوشتیدایە قاڵەم و لە جێیدا کولتوری ناشرینی فرەژنی و کڕین و فرۆشتنی ئافرەتان بە ناوی مارەی و ئەو چشنە نەریت و شتە بێواتایانەیان هێنایە ناوەوە. ئیتر شێخ و مەلاو پیاوانی ئاینی ئیسلامی کورد ئەو ئاینی ئیسلامیان بەکارهێنا بۆ بەجێهێنانی مەرامەکانیان. جوانترین کێج هەر لە مەلاو شێخ و پیاوە ئاینی و سەرۆخێڵ و ئاغا و دار و دەستەکانیان مارە دەکران. هەر ئیسلام لە بنەڕەتەوە بیرۆکە و تێزێکی تیرۆریست و مرۆڤ کوژە کە ئەمڕۆ بە پشگیری هەردوو حیزبە گەندەڵەکەی کوردستان تا دێت بەرەو پێش دەچن لە جێی دروستکردنی شوێنە گشتیەکان و خزمەتکردنی خەڵک و جوانکردنی شارەکان و بە شارستانیکردنی کوردستان تا دێت هەردوو حیزبەکە زیاتر هاریکاری مەلاو پیاوە ئاینیە بێکارە گەندەڵەکان دەکەن و لەکوێ بیانەوێ مزگەوتیان بۆ دروست دەکەن. خات و سەرگوڵ ئەحمەد دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کاتێکدا دەیانەوێت یاسایەکی کۆنەپەرست لە کوردستاندا جێگیر بکەن دەیان دەستگە و ڕێکخراوی کۆنەپەرستی وەک وەزارەتی ئەوقاف دامەزراندووە. لە سایتی ئیمڕۆ بڵاوکراوەتەوە. دکتۆرە نەزەند بەگیخانی دەڵێت لە بارودۆخێکی ئاوادا و کاتێک کۆمەڵگە بەهێزی غەریزە ڕەفتار دەکات و دەسەڵاتی سیاسیش استراتیژیەت و پرۆگرامی پێویست و گونجاوی نییە بۆ ئاڕاستەکردن و چاکردنی ئەو بارودۆخە ئەوە مزگەوت دەبێتە هێزی زاڵ و ڕابەری کۆمەڵگە. مزگەوتیش لە ڕێگای سەرکوتکردن و ڕیسواکردنی ئازادی بە ناوی بەرەڵای و بەدڕەفتاری و بەدرەوشتیەوە خەڵک چەواشە دەکات و کۆمەڵ بەرەو دواکەوتوی و نابەخشندەیی و توندڕەوی ڕادەدات. هەستکردن بە گوناهیش کە مەلاکان لە ڕێگای گوتارە نەشاز و پڕ لە نەزانیەکانیان برەوی پێدەدەن کچ و کوڕێکی زۆر بەرەو نەخۆشی دەرونی وەکو خۆخواردنەوە و خەمۆکی تا ئاستی خۆکوشتن دەبات. لە ڕۆژنامەی هاوڵاتی بڵاوکراوەتەوە. لە کۆتایدا خۆشحاڵ دەبم ئەگەر پێشنیار و تێبینی و ڕەخەنەکانتانم پێ بگات لەبارەی ئەو کتێبەوە یان کتێبەکانی دیکەم بەو ناونیشانە: فەرمان خەرابەیی، پێشنوێژ و وتارخوێن، مزگەوتی ماجیداوا، هەولێر. پێگەی ئینتەرنێت www.m-ferman.com. ژمارەی مۆبایل 0 463 20 53.